ئێمە ئەمڕۆ چەند دقەیەک بەر لە دەستپێکردنی ئەم کۆگرە ڕۆژنامەنووسیە وەکو ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر کۆبووینەوە بە ئامادەبوونی هەموو ئەو بەڕێوەبەرایەتێ گشتی و لایەنە پەیوەندیدارانەی کە پەیوەست بوون بە ناوەڕۆک و بابەتی کۆبوونەوەکەمان. ئەم کۆبوونەوەیەش دوای کۆبوونەوەی کات کە سەر لە بەیانی لە وەزارەتی ناوخۆ بە سەرپەرشتی جەنابی وەزیری ناوخۆ و وەزیری تەندروستی و ئامادەبوونی پارێزگار و سەرۆکی ئیدارە سەربەخۆکان و بەڕێوەبەری گشتی پارێزگاکان ئەنجام درا. ئێمە لێرە دەمانەوێت وەکو ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر سوپاس و پێزانین و ستایش و تەقدیری خۆمان بۆ خەڵکی خۆشەویستی سنووری پارێزگای هەولێر دەرببڕین بەڕاستی ئەوڕۆ سەلماندیان کە پابەندن و مولتەزیمن بە هەموو ئەو بڕیارانەی کە وەزارەتی ناوخۆ لە دوایین بەیانی خۆی ڕایگەیاندبوون. ئەو پابەندی ئەمڕۆ بینیمان لە سنووری پارێزگای هەولێر بە درێژایی ماوەی کەرەنتین و بڕیارەکان کە لە سەردەمی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کراون لە هەموو پارێزگای هەولێر بە سەرجەم قایم قامێت و ناحیەکانی نەمان بینیوە. بەڕاستی ئەوەی ئەمڕۆ خەڵکی هەولێر لە پابەندبوونیان بە بڕیارەکان کردیان ئێمە شانازیان پێوە دەکەین جێگای تەقدیر بووە و جێگای خۆشحاڵی ئێمەش بووە. بە سوپاس و بە خۆشحاڵیشەوە لە کۆبوونەوەی ئەمڕۆمان لە وەزارەتی ناوخۆ گەیشتینە ئەوەی کە لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیان و کار و کاسبی و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سبەی سەعات 6 بەدواوە سەرجەم ئەو شوێنانەی کە پێویستن بۆ ژیان و گوزەرانی خەڵک و کار و کاسبی خەڵک بە کۆمەڵێک مەرج و ڕێنمایی تەندروستی کار ئێستا لە کۆبوونەوەی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر بڕیارمان لە سەریاندا و لیژانی پێویستمان بۆیان پێکێنا. ئینشاڵڵا لە سبەی سەعات 6ەوە بازاڕ و شوێنە گشتیەکان و ئەوانەی کە پێشتر کرابوونەوە جارێکتر دەکرێنەوە، بەڵام ئەم جارەیان بە مەرج و ڕێنمایی تەندروستی ئێجگار تونند و تۆڵ و بۆ هەر یەکێکیان بۆ نمونە ئەوەی پەیوەستە بە مۆڵ و مارکێت و بازاڕ و مەحەل و شوێنە گشتیەکان کۆمیتەیەکمان دروست کردووە لە هەر شارێک لە هەر قەزایەک بە سەرپەرشتی قایم قام و بە ئەندامێتی تەندروستی و شارەوانی و بازرگانی و هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانە دەبێ ئەو ڕێنماییە تەندروستیانەی کە دەرمان کردن و ئێستا بڕیارمان لە سەریاندا بە تەواوی جێبەجێ بکرێن لە خۆپارێزتن لە بەریەکەوتن لە بەکارهێنانی دەمامک و دەستکێش و هەموو ئەو ڕێنماییە تەندروستیانەی پێویستن لە یەکتر دووری لە دیاریکردنی هێڵ بۆ ئەوانەی کە لە مارکێتەکان لە کاشێر پارە دەدەن. هەموو ئەمانە بە تەفاسیل ڕێنماییمان دەرکردووە و لە بەیانیەوە پەخش دەکرێت بۆ هەموو شوێنەکان بۆ ئەوەی کە دوو بەیانی شوێنەکان کرانەوە هەموو ئەو ڕێنماییانە جێبەجێ بکەن. بە هەمان شێوە بۆ عیادە و نۆڕینگە و شوێنەکانی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاست پێدرا کە ئەو ڕێنماییانەی کە دەرکراون بە تەواوی جێبەجێ بکرێن. بە هەمان شێوە بۆ شوێنەکانی تر کە پەیوەندیان بەلایەنی گەشت و گوزار هەیە لە مۆتێل و هۆتێل و شوێنی گەشتیاری و مەتاعیم و ڕێستۆرانت و ئەمانە دیسان بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان ڕاست پێدرا بە تەواوی ئەو ڕێنماییانە جێبەجێ بکرێن. بۆیە لێرەوە وەکو پارێزگای هەولێر و بە ناوی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێریش داوا لە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێرەکەین هەمویان پابەند بن بەو ڕێنماییانە بۆ ئەوەی سەلامەتی خۆیان و خەڵکی شارەکەیان بپارێزن، جا تەکسی بێت، جا مۆڵ بێت، بازار بێت، شوێنی گشتی بێت و هەر شوێنێکی تر بێ عیادە بێت. بە پێچەوانەوە ئێمە ئەمڕۆ لە ژووری ئۆپەراسیۆن بڕیارمان داوە کە بۆ پارێزگاریکردن لە سەلامەتی خەڵک لەمە دووە ئەو ڕێکار و ڕێنماییانەی دەرمان کردوون زۆر بەجددی جێبەجێیان دەکەین و هەر خوانەخواستە شوێنێکیش پابەند نەبێ پێوە ئێمە ناچارە بین ڕێکاری یاسایی بەرامبەری بگرینە بەر ئەو شوێنە لەوانێ دابخرێ یان غەرامە بکرێ. ئێمە بە خۆمان تەمەنا دەکەین و هیوا خوازیشین ناچار نەبین هیچ شوێنێک ئیجراعاتی لەگەڵ بکەین. بەڵام دۆخی تەندروستی شاری هەولێر و ڤایرۆسی کۆڕۆنا گەیشتۆتە مەرحەلەیەکی مەترسیدار. بەداخەوە هەر ئەمڕۆ ئێمە لە پارێزگای هەولێر 2 کەسمان لەدەستدا بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا.
یەک بەیانی بوو ئێستاش خەبەرمان پێگەیشت ئێستا کاک دکتۆر دلۆڤان تەفاسیلتان پێ دەڵێت یەکێکی تریش تازە جانی لەدەستدا و خەڵکی تریش هەیە دۆخی لە مەترسیدایە و ئەگەر هەمومان پابەند نەبین ئێمە چاوەڕوانی دۆخێکی زۆر زۆر مەترسیدار دەکەین لە ئایندا بەڵام ژیان و گوزەران و کار و کاسبی خەڵک لە لامان زۆر زۆر گرنگە سەحەت و تەندروستی خەڵکیش لە لامان زۆر زۆر گرنگە هەرچی لە توانای ئێمەدا بێت وەکو حکوومەت دەیکەین بە ڕێنمایی و ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەوی بتوانین باڵانسێک هاوسەنجیەک لە نێوان کاری خەڵک گوزەرانی خەڵک ژیانی خەڵک کاسبی خەڵک لەگەڵ تەندروستی بپارێزین ئەمەش تەنها و تەنها بەوە دەکرێت کە خەڵکی شار خەڵکی پایتەخت هاوکارمان بێت ڕێنماییەکان جێبەجێ بکەن هیچ ترمان ناوێت بۆیە هیوادارم ئەو ڕێنماییانەی کە ئێستا لەم کۆبوونەوەیە کە زیاتر لە 2 سعاتی کێشە تەواو بەرچاومان ڕوونە و ڕێنماییەکان بەسەر هەموو شوێنەکان بڵاوەکرێنەوە هیوادارین پابەند بن ئێمە جارێکی تر جگە لە سوپاس و ستایش هیچ شتێکی ترمان نییە بەقەدەر گەورەی ئەم خەڵکە بێت کە وێڕای ئەوەی کار و کاسبیان ئەمڕۆ داخرا بەڵام لە سنووری پارێزگای هەولێر بە هەر دەقەزایەوە 100% پابەند بوون ئەمە هی ئەوەیە کە ئێمە وەکو حکوومەت شانازیان پێوە بکەین سوپاسیان بکەین داوای لێبوردنیان لێ بکەین جارێکی تر کە بەهۆی بڕیارەکان کە دیسان لە پێناوی بەرژەوەندی گشتی دەرچوون زەرمەند بوون بەڵام لە خۆبردوو بوون پشوو درێژ بوون ئەوەش مانای وایە هێشتا ئێمە قابلیەتی ئەوەمان هەیە مؤهلاتی ئەوەمان تێدا هەیە بتوانین بەسەر ئەم ڤایرۆسە سەر بکەوین مادام ئەم خەڵکە خۆڕاگرەمان هەیە لێرەوەش جارێکی تر سوپاس بۆ تیمەکانی تەندروستی بەڕاستی ماندوو نەناسن سوپاس بۆ هەموو تیمەکانی پۆلیس و ئاسایش و زێڕەڤانی و پۆلیسی هاتوچۆ و هەموو داواری خزمەت گوزاریەکانی شارەوانی و ئاو و کارەبا و باخچە و پارکەکان و پاکردنەوەی شار و هەموو ئەوانەی کە لە ڕۆژانی پشوو و ناپشوو لە ئەرکدان لە خزمەتدان ئێمە هەمومان بەیەکەوە جوانین هەمومان بەیەکەوە سەر دەکەوین بۆیە هیوادارم تەمەنای ئەوە دەکەم بەیەکەوە بتوانین ئەم قۆناغە تێپەڕێنین دەمەوێت جارێکی تر پێتان بڵێن ئێستا ئێمە لە قۆناغێکی ئەجگار مەترسیدارداین ئەگەر بەیەکەوە هاوکار بین دڵنیام سەر دەکەوین و ئینشاڵڵاش هەموو توانەکانمان دەخەینە گەڕ لە پێناوی خزمەتی خەڵکی خۆمان لە پێناوی پارێزگاریکردن لەم خەڵکە لە هەمان کاتیشدا ئێمە لە لامان زۆر گرنگە بتوانین ژیان و گوزەرانیان بپارێزین و دەرفەت بڕەخسێنین بۆی کاری خۆیان بکەن بەڵام دەبێ ئەوانیش هاوکارمان بن بۆ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان ئێستاش دەرفەت بە برای بەڕێزم کاک دکتۆر دلۆڤان دەدەم بۆ ئەوەی لەسەر دۆخی تەندروستی ئاگادارمان بکاتەوە فەرموو زۆر زۆر سپاستان دەکەین دوای بەدوای ئەوەی کەوا لە سەرەتای پرۆسێسی بەرەنگار بوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ماوەی 13 ڕۆژ پێش 19/5/2020 کەوا 13 ڕۆژ بوو هیچ نەخۆشێک تۆمار نەکرا لە سنووری پارێزگای هەولێر ئەوانەی کە زووتر دەستنیشان کرابوون زیاتر ئەو نەخۆشانە بوون کەوا هەبوو لە ناویان نیشانەی هەبوو بەڵام زۆربەی زۆریان ئەوانە بوون کەوا لەگەڵ وەرگرتنی نموزەج و سامپڵی عەشوایی کە بە شێوەیەکی ڕەندەم لە ناو کۆمەلگا وەردەگیرا یان لە کەرەنتینەکان بوون بەڵام دوای 19/5/2020 ژمارەیەکی زۆر لە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری پارێزگای هەولێر تۆمار کرا بەڕاستی ئەو نەخۆشانەی کەوا ئەو ماوەیە تۆمارکرانە وەکو هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنان زۆربەی زۆریان ئەوانن کەوا بە نیشانە سەردانی نەخۆشخانەیان کردووە یان سەردانی پزیشکی تایبەتیان کردووە لەڕێی ئەوانەوە تەحویلی سنتەری کۆڕۆنا کران ئەلێ دەستنیشان کران و جگە لەوەی ئەوانەی بەرکەوتەی ئەو نەخۆشانە بوون بەداخەوە ئەو نەخۆشانی کەوا دەستنیشان کرانە ژمارەیەکیان 6 نەخۆش کەوا هەڵگری ڤایرۆسەکە بوون و بەڵام بە شێوەیەکی تون نەخۆشیەکەیان گرتبوو کەوا ماکەکانیان تێدا بەدیار کەتبوو بە شێوەیەک مزاعەفات و بە قورسی نەخۆشیەکەیان گرتبوو لەناو ئەو 6 نەخۆشەش کەوا پێویستیان بە ئۆکسجین هەبوو ئۆکسجینی بەردەوام سێیان باری تەندروستیان ناجێگیر بوو نالەبار بوو
بەداخەوە ئەمڕۆ بەیانی زوو یەکێک لەو نەخۆشانەی کەوا پێویستی بە ئۆکسزین و چاودێری چڕ بوو یەک لەو نەخۆشانە لە دەست درا و ئێستاش پێش نیو سەعاتێک یەک لە نەخۆشەکانی ترکەوە با بڵێن مزعفات و بە شێوەیەکی قورس گرت بووی گورچیلەکانی وەستا بوو هەم لە چاودێری چڕ بوو لەژێ چاودێری پزیشکی و بەڵام لەسەر تەنەفوسی سناعی دانرا بوو بەڵام بەداخەوە ئەویشمان لەدەستدا مەبەستەکە لێرە ئەوەیە بەڕاستی کەوا بەڕێز زەنای پارێزگاریش ئیشارەتی پێدا و لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناش کە جەخت لەوە کراوە بەڕاستی ڤایرۆسەکە مەترسیدارە و ئێستاش مەترسیەکەی هەرماوە و ڕۆژانەش نەخۆشی نوێ تۆمار دەکرێتن بە تایبەتی ئێستا لە شارەکانی تری عێراقیش کەوا ژمارەکە زۆر زیادی کردیە لەبەر ئەوە مەترسیەکەی هەر بەردەوامە و دیاریش نییە بە تایبەتی دوای ئەوەی ئەو ئاسانکاریانەی کە کرا لە هەرێمی کوردستان لە نەویانەوە ناو پارێزگای هەولێریش کە ئاسانکاری بۆ هاوڵاتیان کرا لەبەر پێداویستی و بژێوی ژیانیان بەڵام بەداخەوە ئەو فترەی ئەکەوە پابندبوون بە ڕێنماییەکان نەبوو لەبەر ئەوە ئەو قۆناغی کە ئێستا هاتە پێش و قەدەغی هاتوچۆ ڕاگەیەندرا ئێمەش سوپاسی هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەولێر دەکەین کەەوە ئەوڕۆ پابندبوونێکی زۆر باشیان هەبوو و بەڵام ئێسکە ئاسانکاری نوێ دەکرێتن و شوێنەکان دەکرێتەوە لێرەدا قۆناغێکی گرنگە کەوا هەر کەسە و بە ڕێنماییەکانی تەندروستی بە خۆپارێزی بێتەوە سەرکارەکانی خۆی لە بۆ ئەوەی بتوانی پێش هەموو شتێک سەلامەتی و تەندروستی خۆی سەلامەتی و تەندروستی خێزانەکەی و کۆمەلگە و تەندروستی گشتیش بپارێزێتن لەبەر ئەوە هیوادارین هاوڵاتیان پابند بن بە ڕێنماییەکان و زۆر سوپاسان دەکەین.